زۆر باش ئێمە بایستە تەواوی ئەو شتانی کە خوێندوبانە کۆی بکەینەوە بۆوانێک کە تازە هاتوون کۆ بکرێتەوە. ئێمە هەر ڕستەیەکی کوردیمان کە جوولێ دەبێت بزانین ینی لەکوێ شوونەکەی. ئەلێرەدا ئێمە 4 دانە ڕیزمان هەیە 1 2 3 و 4 ئەمە 3 دانە ستونیشمان هەیە. کاتێک دەڵم بۆ نمونە 3 2 دەبێتە ئێرە کاتێک دەڵم 2 2 دەبێتە ئێرە، کاتێک دەڵم 1 دەبێتە ئێرە. ئۆکەی ئێمە نیشانەکانی کوردی و ئینگلیسیشم لە هەمیان داداناوە لێرەدا. لە دوویەکان و چوارەکان دەبینی کە هەموو خەریکیان تێدا خەریک دەبێت ING خەریکی دە، بەڵام چوارەکە ماوەکەش تێدایە بۆ چ ماوەیەکی خەریک بوو مثلەن 4 ساعات. سێیەکان هەر هەمووی ئەو دوویەکەی تێدا کە دەبێتە هەفمە باسمان کرد ئەگە بێ لەگەڵ بوو دەبێتە هات، ئەگە دوویەکە بۆ هەڤات، ئەگە تای لەگەڵ بوو دەبێتە ویل هاف. دواتر ئەلێرە شتێکە گرنگە وەیە لە نیشانە کوردەکەدا لە 1 2 ینی ئێرە ئەو دەیەمان هەیە پێوەی دەنێن دەکەم دەڕۆن دەچم ئەوانە ئەگە سپیشی لەگەڵ یا کاتێکی داهاتووی لەگەڵ دیسان هەرەودەیە زۆرمان کارپی دەبێت و هەر کردارێکی کوردی ئەمە بێنی نیەکەی لێلابن یەکسەر دەبێت یەک دێت ئێرە ئەو نیەکەی لێلا چۆک دەبێت کارم کرد کارکردن نیەکەی لە دەبێت کارم کرد دەبێت ئایوەک هەموو شتێک لێ ڕادەست پێ دەکات بۆیە کە سەیری کەنەوە لەسەر کاغەزێکی بینوسنەوە زۆرمان کارپی دەبێت و زۆر سپاس.